ئەم زارە ئەو هەڵمەتە ڕەش بژیە بکرێ هەموو تەمەنەش تێدایە هەموو پلەیەک تێدایە و یەکەم جارە 11 ژنی کورت بگیرێ لەسەر فکر یعنی لە قۆناغی پێشوو خەڵک گیراوە بەڵام بەڕاستی 1 و 2 بووە بەس ئەو جارەی 11 ئافرەت گیرایە چەندین کەس گیرایە بە خۆیان پەروەردەیان کردی هەیە مناڵ بووە بێدایک و باو بووە لە ماڵی خۆیان گەورە کراوە لە ماڵی مەسعودە لە ماڵی ئەوکانگە بڕوا بکەن 3-4 شوای تێدایە ینی مناڵ بوو بە خۆیان لە 12 ساڵی گەورەیان کردیە ئێستا گرتیتیان و شوم بزرە هەیانە لە باب و باپیرەوە خادمیان بووە گرتیتیە ینی باپیری بابی بەخۆی ئێستاش چیە یعنی تو تەسەوڕکە و یەکەم جارە دەڤەری بارزان کۆمەڵێک فکر و ڕای جیاوازی بکەوێتێ ئەوە هەموو کاریگەری سۆسیال میدیایە هاوڕێیان بۆیە قەت من کێشەی لەو پارتی و چێتی و زۆربەی سیستەمە دیکتاتۆرەکان لەوە تێناگەن سۆسیال میدیا لە هەندێدانرایە کە تێک و پێچی دیوارە کۆنکرێتیەکانی دیکتاتۆریەتەکان تێک بشێنیت یعنی ئێستا کە ژن و پیاوی ماڵی بارزانی نییە متابعی ئەخبار نەکەن بە وولای فەشۆ بۆ زانیاریتان ها یعنی ئەمن مەکی ڕەنزدەر و دەیان کەسیت کە لەناو خەڵکی بارزان زۆر ناسراوینە بڕوا بکە ئەوە متابعە دەکەن بە تایبەتی بە یوتیوب ئەوان زۆر دێن تەمەشا دەکەن ئەوە سەرکەوت نەکات و پێشان لە کاتێکدا لە بارزان نەزەری دەهەیە نە تەلەڤیزیۆنیە نە ئیزاعەکەیە بەڵام بڕوا بکەن ئەوەیە ئەو جەدەگاتی وەچی کاسپیر هەبوو لە ئەفلام کارتۆن کاسپیر بە هەموونەوە عشرەیتانی بێتە ژوور ئاوایە کە یعنی ئەوان لەوە تێناگەشن کە هێز نییە دەرەقەت بێ یەک کەس وەخت خۆی ئاوڵاتی 8,000 دەفرۆشە خەنی دەبوو کاکەسە بچووکترین پۆست ئەمن بە 50 ریپۆرت و هەموو ئەکاونتەکانم پەیزم قەپاتە و زار هەر دەمێوە قەرەزەچی لە شوێنە چینە کاکە 5,000 کەس بەلای کەم تەمەشا دەکە هەر کەمترینی جاری وا ڕۆیە لۆ 1,000,000 و 2 ملیۆن بەجددیەوە ژمارەیە بەهەرحاڵ بۆیە کاریگەریەکانی زۆر بووە ئاوڕێیان تا ئێستا 150 کەسێک زیاتر گیرایە بەڵام 100 زیاتر ماوە لە زیندان هۆکاری جیایە هەرمەکی ئامێدی نییە کەمە پێشتر وەمان پێدەگەیشتین لەسەر ئەوەیە بەشەیان زانیاریان گەیاندی تا چالاکوان مەکی ئامێدی نانا لەبەر ئەسبابی تریشە ئەسبابەکانیش هەن سەردانی نەجەف کەربەلایان کردیە یەک گوند 10 کەسی لێ گیرایە 10 کەسی لێ گیرایە 2 هەفتە لۆ چیە ئەوەی کەربەلا و نەجەفی ینی بەجددی زۆر سەیرە حوسێنیە هەیە ساڵیات دەکرێتەوە حەشدی شەعبی تەئید دەکەن دنیایەک شتە خەڵکە شکەگەر بستە کەربەلا و نەجەف لۆ ینی ترسیان لەوەیە ئێرانیەکانیان شیعەکان ئەوە بوو هەرچەندە ئەڵێن هەفتەیەکە بەریاندانە لەژێر زەختی هاوڕیان لەمەوە بڵێم کورتکراوەی خەبەرەکان هەواڵەکان ئیمەکی ئامێدی من نییە من لەبەر گرنگی بابەتەکە کە یەکەم جارە دەڤەری بارزان ڕەشبژیرە چی لێ دەکرێت و ڕای جیای لێ دروست دەبێ باز دەکەم هاوکات میدیای کوردی هیچ باز ناکات جێگای تەئسفە سێم خاڵیش کاکەمە چالاکوانی بواری مافی مرۆڤی یعنی بۆ من هیچ فەرقی نییە بارزانیەک هەولێریەک سۆرانیەک سلێمانیەک گەرمیانیەک هەڵەبجەییەک دەگیرێ ئیشی منە کەرکوچێک دەگیرێ بێم داکۆچی بکەم خاوەنی هەر ناسنامەیەک بێتن بۆیە ینی بەڕاستی جێگای تەئسفەکە دەبینی نە میدیایکی کوردی 3 بەشیان جورئەت ناکەن خۆ لەو قەرەی ئەو مەوزوعە بدەن ئەترسن و بەشیان زانیاریان نییە بەڵام ئەتوانن بە دواتچوون بکەن ئەوڕۆ سەردەمەکە بۆیە من دێم قسە و بازەسەوە دەکەم بەزۆکو گوتم کورتکراوەی ئەو هەواڵانە ئەوکو مەسەلەیەکیەوە نەبی ئیمەکی ئامێدیە کە من هەواڵەکانی ویە لۆتان دەکەمە سۆرانی هاوڕێیان 50 کەسێک بەر بووە بە هۆکاری جیا هەبووە شیعەکان تەدەخولیان کردیە هەبووە بە خۆیان ئێستا بۆتان باز دەکەم مەسەڵەن مەشێک لەو هۆکارانە دوو گەریلای برادرانی باکوور تەسلیم بوویتە وتیان چەند کەسێک
هاتینە زانیاریان دایتەمە ڕیشیان هەبووە دەیان گەندیان لە دەڤەری بارزان دەستگیر کردیە وەڵات چییە ئەوانە هەرچی ڕیشی هەبووە کە ئێستا دەڵێن خەڵکەکە ناوێری ڕیشی خۆی دەتراشی لە ترسان لە بارزان چۆنە سەردەمی بەعس تەزبیع و ئەوە مەمنوع بوو تەزبیع و ڕیش ئێستا خەڵک لە بارزان نەترسی ئەوەی دوو کەس چوونە یارمەتی برادەرەکانی باکووریاندایە تحقیقەکەن خەڵک دەگرن دەرێن ئەوەیە دەرێنە بەڕڵایکە ئەوەیە 50-60 کەسیان بەو نەوعی گرتیە وەکو کو دەرێنە هەوێرچی سمێر سووربی هەمزاغانیە ئاوایان لێ هات یعنی لەبەر ئەوەی زۆر قەلەقنەوەی کە خەڵک لە دەڤەری بارزان هاریکاری برادرانی باکووریان کردیە مەسە ئەوە یەکێک لەو سەبەبانەیە دە 15-20 کەسەیان گرتیە و بەڕڵایان کردیان تا ئێستاش بەدواتچوون نەکەن چێ چووە زانیاری گەیاندەوە چکۆن زۆر پێ تێکەچن وا بزانم هەڵەیە چشنە پێشترێ و نەوعەک لەو ڕێککەوتنە هەبووەکە برادرانی باکوور تەدەخول لە بارزان نەکەن بەڵام ئێستا تەدەخول دەکەن لە بەهۆی ئەو تەتەوڕە ئیتر ئەوان زۆر دەترسن لەبەر ئێمە دیوان بگاتە نزیکیانە و بە بەسیتی دەتوانن کۆنتڕۆڵ بکەن ئەوە یەکێک لەو سەبەبانەیە ئەوەیە سەبەبەک شیعەکانن سەبەبەش کە شیعەکانن شیعە ئەوجا ئێرانە ئەوجا مەسەلەن حزبە ئیسلامیەکانە گەرایان لە بارزان چاندیە هێزی ئیسلامی گەشەی کردیە ئیسلامیەکانیش لەوێن دەرەبوون کە پێشتر نەبووە پێشتر لە دەڤەری بارزان هیچ هێزێشکە نەبووە جگە لە پارتی تەسەوڕ کە دەڵێن لە 2005 ژنێک دەنجیرا بۆ یەکێتی دۆزیانەوە وە دەڵێن بەڵام لە چەندین انتخاباتیت کە باوە بڵێن ها هیچیان نەدۆزیتەوە لە پاسەوانە هەرە تایبەتەکانی مەسعود بارزانی لە 2009 5 کەس دەنجێندا بۆ گۆڕان من ئەوە دەزانم یعنی لە مەسیف گۆڕان دووەم بوو لە یەکەم انتخابە دووەم هێز بوو لە ناو مەسیف بۆیە ئەوە نییە بڵێ هەموو شتێکیان پێدەدۆزرێتەوە نا لۆ خۆیان وە دەڵێ بەڵام قەزم لەوەیە ینی کە هیچ هێزێک نەگەیشتەوێن دەرەوە هیچ حزبێک لەوێ بارەگای نییە تەلەڤیزیۆن نییە جەریدە نییە نادی سەقافیان نییە و ینی بوار بە هیچ نادن کەچی ئەوزە ئەو گۆڕانکاریانەی ڕێژدایە چەند بیر و باوەڕی چەندین حزب لەوێ ئێستا گەشەی دەکات ئەوانەی ئەمە کەیفمان پێ بەیان کەیفمان پێنەوێ دوو خەڵکی ئەو دەڤەرە زانیاری زۆر دەگەێن تا بە تایبەتی مەکی ئامێدی ئاوریان دەدەن ئەمەش بە زیاتر مەکی بوویتە اختصاسی ئەنی پێی دەدەن بەوی زیاتر دەدەن ئەویش بەس تەرکیزە دەڤەری بارزانی کردیە بەڵام ئێمە شمولی تری لەو خاڵەدا بەڵام لەگەڵ ئێمەش نەخەتن خەڵکێ لەو دەڤەرانە زانیاری دەگەێنی ئەوەش لای ماڵی بارزانی کفرە ئەوان قبول یانە لە هەولێرێ جم و زۆلیت کە بکە ئەگە دەرەقەت بێن چۆنۆرەوێ بگاتە دەڤەری بارزان ئەوە تحەولە وێنەی ناو ماڵی بارزانی دەگاتە دەرێ کاکە نهێنیەکانیان ئەوە شێتی کردینە بۆیە چەپ و ڕاست دەگرن و ئەو هەڵمەتەوەکو گوتم 150 کەس کاکە لە ماوەی کەمتر لە یەک مانجی گەلێک زۆرە لە دەڤەرەکی کە لە ژیانی بۆنی سیاسی کەی لێ نەبووە و ژر بگیرێ دە لە بۆ 11 ژن گیرایە هاوڕێیان وە کەسی هەرە نزیکی نێچیر و مەسرور نێچیر و ڕەوانی برای گیرایە کە ناوێرن برێن لەل هاوڕێیانشێک لە خاڵەکانی تر خەڵکێک گیرایە لەسەر کاگەدهەم بارزانی هەند ئێزم و زۆڵی کردیە دار و دیواری دەڤەری بارزان نووسرا وەکو سەردەمی بەعس بە دیواری و بە بژیگە کاگەدهەم و ڕسمیان لێدایە گیرایە ئەوە ژێشێک لە هۆکارەکانە یعنی ئەوە ژێشێک لە هۆکارەکانە کەم لەو ماوە زۆر بەم ناگوتەوە چیە بەس ئەمە با لێرەک لە یەک لە کاگەدهەم بارزانی بکە من نەچەندە بە ئەوەش پێم ینی بە جددی کاگەدهەم دەبوایە بەیاننامە دەبکە بە گەرمی بێتە پشت ئەو مۆزوعە بە دەر لەوەی بەشەیان سەوی گیران هەر بۆ خۆیەگە حزب بێ گەشە بکە دەبی لەو چرکە ساتانە گەشە بکە لە دەڤەری بارزان و بێتە پشت خەڵک نەکە کاگەدهەم بارزانی هەموو حزبەکان هەموو کەسایەتەکان دەبێ ئیدانەی ئەو شێوە ڕەش بژیرێ بکەن کە وەیسی مەسعود بارزانی لەگەر بابۆی کوڕی دیسکەکە کە بابۆ هیچ پلەی نییە کولفی کولا بەبێ مەحکەمە بەبێ حاکم بەبێ هیچ تۆمەتەکی ئاراستە کراوە بەبێ هیچ بەڵگەیەک نیوەی شەودەستنە سەریان دەیانگرن کاچ خۆمۆلە چێ بووە یعنی بابارەخۆم بابەخۆ دەڤەری بارزان دەڤەرێکی دانەبڕاو نییە لە کوردستان ئەبێ حکوومەت لەوێ شەبی
دام و دەستگا لەوێ شەبی محکەمە لەوێ شەبی کە هیچ نییە یعنی ئێستاش ئەمە تێناگەین مەلا مستەفای گچکە بە چه حەقەک ئیدارەی ئەو شارەی دەکە ئەو منتیقەی دەکە پلەی چییە مدیری ئاوە مدیری کارەبایە مدیری ڕێگا و بانە تێم دەگەین مدیری هەموو شتە چییە کاچ خۆم خۆ بە جددی ئەوە قیمەی تەخەلوفە ئەوە مەسیف لۆت و بارزان لۆت و ئەوە لۆت و مەلا مستەفای گچکە بە چه حەقەک ئەو دەڤەرەی تەسلیم کرابووی تەحاکمی بەڕووبەعەڵ لە کاتێکدا برایەکەی سەرۆکی حکوومەتە ئەی ئاوان برای خۆی سەرۆکی حکوومەتە ئەوە چ کارە ساتەکە بۆیە جێی گلەیی کاگەت هەم بارزانانی یانی ئەمە ڕوبەڕوش بە چاتش پێم گوت دەبی ئێستا بەیاننامە دەرکا و ئەوە سەرکەوتنیان یان مزداقەتی زۆر لاواز دەکات ئەگەر ئەتۆ خەڵکی دەڤەرەکەی خۆت ئیدانە دەکرێ دەگیرێ بەشەکی لەسەر تووە و بەشەکێکە لەسەر توش نەبی هەر دەبی هەموو حزب و ڕێکخراوەکان قسە بکەن کە قسە ناکەن نیشانەی ترسنۆچیە نیشانەی ئەوەیە نییە جورئەتیان نییە کاچی خۆم خەڵکی بارزان وەکو ئێمەن نەوەکانیان ئێستاکە گۆڕانکاریەکانی ژیان دەبینن چی خادمە بە کچ و کوڕیان دەبینن ئەوان کاکە 500,000 ملیۆنێک 2 ملیۆنیان دەدەنێ بەس ئەوان بە تەیارە دەچن لە دووبەی نان دەخۆن بڕوا بکە های لایف دەژینێ کاکە خەڵک ئەو دیاردەیە دەبینی لە سۆسیال میدیا ئەو تووڕەیە دەبینی ئەو ناڕزە لەوێش کاکە خەڵک هەست و هۆشی هەیە دەبینی هەتا کەنجینە و زۆر بڕوا بکەن ئەو زوڵمەی لە دەڤەری بارزان هەیە بڕوان پێ بکەن لە هەولێر نییە من بارزانیەک لە مێژە گوتی ئەگۆن مشکلە لەوەیە بە چاوی دوژمنیش خەڵک سەیرمان دەکات لە کاتێکدا ئەو سەمەی لە سەما هەیە لەسەر هیچ کەسێک نییە ئەزە بە هەر حاڵ یعنی هیوادارم هەموو حزبەکان و کاک ئەیوب بارزانی وەکو کەسایەتێک پێم سەیرن یعنی ئەوانە خەڵکی ئەو دەڤەرن کاکە خەزم و کەسوکاری خۆتان گیرایە یعنی لۆ ئەمە بێن قسە بکەن لۆ ئەوان قسە نەکەن و مزداقەتی ئەو خەڵکی ئۆپۆزیسیۆن لەو سرکە ساتەیە و ئەگەر دوێنێ دەڤەری بادینان گۆڕانکاری لێ ڕوویدا ئەو تەحەولەی کرد ئێستا گەیشتە بارزان کاکە قۆڵایی پایتەختی مەسعود بارزانی کە خۆی پێمەرجەعەکەتی چەندین خادم و پاسەوانی خۆی گرتیە چەندین خزم و کەسوکاری خۆی گرتیە کە بەشەکی ئێستا باز دەکەن ئێوەڵەوە نیارە بە جددیە تو وەرە خەڵکی دەڤەری خۆت لە هەموو انتخاباتێکی گویا 100% دەینی کەچی لە ماوەی یەک مانجی 100 لە 150 کەست گرتیە و بە عەشوایی و بەبێ ئەوەی محکەمە و محکەمەکاری هەبی بە خێڵەکیانە گرتی هاوڕێیان بەشێک لەوانە شێخ عومەر دۆری ئەوە لە بابیەوە بەخۆی لەگەر ماڵی مەسعودە 70 ساڵ زیاترە کچ و کوڕەکی ژیرایە کوڕەکەی ناوی یاسرە سەرپەرشتی هەموو بنەماڵەی مەسعود بارزانی دەکە بەخۆی و بە کوڕەکانی ئیدارەی ماڵێیەکە بە بابیەوە بەخۆی ئێستا کوڕەکانی و کچەکانی نازان هەردووچی جیرانە تا ئێستاش بەر نەبوونە لە کاتێکدا مەسەڵەن کردایان ماوەیەک لەمەوبەر ماوەیەکە ساڵەکە نازام کەیە بۆ هەر خەڵکەکی گوندەکەی مەسعودی 30,000 دلار دراوە کەچی بۆ ئەوانە زیاتر لە 35 دەفتەر دلار سەرف کرا لۆ ئەو شێخ عومەر دۆری کەچی ئێستا کچ و کوڕەکەی گرتیە لەبەر ئەوەی ئەگەر شێخ عومەر دۆری بابی خادم بۆ بەس کوڕەکەی وشیار بوویتەوە تێدەگاتن چ نائەدالەتیەکەیە چ نائەدالەتیەکەیە تاجی ڕۆستایی ئەوەی خەڵکی گوند دەکەن تاجی ڕۆستایی لەگەر هەژنۆ کەسکە گویا چوونە دەڤەری بارزان چوونە کەربەلا و نەزەف دەستگیر کراون ئەوانە بەسبەر بوونە بەهۆی تەدەخولات 2 هەفتەیەک گیرا بوون دوای ئەو بەر ببوون سەبا عینەکەی لە چاوکەین هاوڕێیان زۆر جار هەڵەش دەکەم بڕوا بکە ئەوەیە پیری یعنی عینەک بە هەڵە دەنووسین بە هەڵە دەنووسی لەبەی چاو ماوەکو کۆن نابینی برادران و خەڵکێک هەیە نانی دایتە گەریلا هاوڕێیان بەس نانی دایتە گەریلا بڕوا بکەن تا ئێستا شوم بزرە پێیان گوتینە چەند ڕۆژە هاتیون 3 ڕۆژەوتی لۆ لە سەعاتی یەکەم نەهاتیە تا بە درۆنی کەونە دووی تا ئێستا شوم بزرن تۆرە وەکو سەردەمی بەس ئەمن ینی خەڵک هەبوو لە گوندەچی لە نزیک دیبەگا بەس ئاویدا پێشمەرگەی گرتیان دوای دامیان کرد لە 1970 ئەو شتە هەبوو ئێستا خەریکە مادە ماڵی بارزانی هەمان بێڕەوشتی هەمان حاڵەت دەکەن کە بەس کردی ئەوانش دووبارەی دەکەنەوە ئێوە کارە ساتە بە جددی خەڵکێک بەس نانی دابتە
برادرانی باکوور ئەتوو بچی بیگری بستن تەبلیغیش بکەن دوای بەس بڵێ لۆ سێ ڕۆژە لۆ ڕۆژ یەکەم نەهاتی. هاوڕێیان دوو کەس جیرانە یەکەچیان برای سلێمان موهاندسە کە سەرپەرشتی هەموو کارەکانی بەشی گرنگی بازرگانی نێچیروان بارزانی دەکات. کەسێکە کە سەرپەرشتی بەشی گرنگی لە پرۆژەکانی نێچیروان بارزانی دەکات. تەسەوەڕ دەکە نێچیر ناوێری بچی بە دواتچوونیش بکە وەیسی گرتیتی ئەو برای ئیساشی گرتیە ئیسا برای موسایە ئەوی ئێستاکە کە سەرپەرشتی هەموو کارەکانی ڕەوان دەکات. برای ویشکە لەگەر موسایە لەگە موسا بارزانیە پێکەوەنا ئەویش گیرایە ڕەوانش ناوێری برێ لەل و پێشترێ شەوکەت حەسکۆ و برایەکەی شەوکەت حەسکۆ تا ئێستا شوم بزرە. ئەو ڕەوان و نێچیرە ناوێنن قسە بکەن لە کاتێکدا یعنی دەستە ڕاستی نێچیروان بارزانی بوو. کرد سەر نێچیر سەرۆژ هەرێمە گلۆچێت و خەڵکە دەرچێ وەیسێ گرتیتی سوڵتەی نییە قانونی نییە وەسی خۆی سەپاندیە مەلا مستەفایەک دەیگری حاکمەکە بۆ خۆی بوویتەوە هیچ سیفەتێکی ئیداری نییە بەبێ مەحکەمە ئەتو وەرە سەرۆکی هەرێم بینەوێری قسە بکەی هاوڕێیان وەرە سەرۆکی هەرێم بینەوێری بۆیە یەکێک برای سلێمان موهاندسە ناوەکەی وەڵایی نازانم بە ئەوەتی نووسیە لای مەکیامێدی هەموو ناوەکان بە ورتر هەیە بەس برای سلێمان موهاندس بارزانیە ئەوە یەکێک لەو کەسانەیە کە دزە گەورەکانە لەگە نێچیریە وەیسی بارزانی گرتیتی و ئیسا بارزانیش کە برایەکەی سەرپەرشتی هەموو کارەکانی ڕەوان بارزانی ئەویش ژیرایە هەردوو برا ناوێرن برێن لەل تەسەوەڕ کە 8 مانگە شەوکەت حەسکۆ ژیرایە نەنێچیرنەوە نەیانتوانێ مەهاجەکی وەربگرن ئەوە حکومداریە ئەوە حکومداریە ئەوە حکومداریە خەڵک جیرایە ناوی مۆناس وەزەم ساڵە عەبدوڵڵا 22 ساڵە لە ماڵی مەسعود بارزانیە 22 ساڵە لە ماڵی مەسعود بارزانیە جیرایە یەکەش کە ناوی فاتیمە هەندەلی 20 ساڵە لە ماڵی مەسعود بارزانیە ئەحمەد بیدالی ئەوانە هەموو جیرانە لە ماڵی مەسعود بارزانینە هەندێک لە سەری ڕەشیش جیرانە هاوڕێن شەنەیەکەن وەکو گوتم گرتنەکان زانیاری بردنە دەرەوەیە مەسەلەی ئیسلامیەکانە مەسەلەی سەردانی نەزەف و کاربەلایە مەسەلەی کوردانی باکوورە کە گوایە تەنسیقیان کردیە و مەسەلەی ئەدهەم بارزانیە هاوڕێن ئەوە وەزعی ناو دەڤەری بارزانە و ئەوە ڕابوونە و ئەوە ئینهیاری ماڵی بارزانیە ئەتوو لە ناو قەومەکەی خۆت لە دەڤەرەکەی خۆت ڕەشبگیری بکەی و بە سەدان خەڵک بگری و ئێستا کە دەرێن هەرچی ڕیش شێبی لە تەرسی ئەو دوو کەسەینەوە ئاچکو دەسم پێیان پیشان دەرێن ئەوانە بوون هاتنە کنەنگۆ و دوو ئەوەی تەسلیم بوونەوەتەوە کوردە باکوور دەرێن ئیتر بڕۆ دووت کە بگرە چاری کە بگرە بەس ئەوە نیشانەی ئەوەیە لە ناو قوڵای پایتەختی خۆیان نیاریان کردیە بە جددیمە و ئەوە عیلاج نییە بڕوا بکەن ئەوە عیلاج نییە ماڵی مەسعود بارزانی چارەسەر ئەوێ بگەڕێنەوە بزان لۆ خەڵکی ناو خۆتان خادم و پاسەوانی خۆتان چار دەوروبەری خۆت عەشیرەتی خۆت کە دەست لە بۆ هەموو کونێک دەباتن لە دەست ئێوە دەبی بزانن لۆوە لە خەڵک لێتان بێزارەکە کە خۆ ئەوەش موعامەرە نییە ئەوەش پیلان نییە ئەوەش قاسمی سلێمانی نییە چاوەکەم عەشیرەتی خۆت کە تا ئێستاکە لەگەڵت بوونە ئێستا لێت هەڵدەگەڕێتەوە لۆ وایە دەبی پرسیارەکە ئەوە بکرێت نەک بەوەی بە زەبر و زەنگتان لە بەرامبەر زیندانیانی بادینان بەکارهێنا چەندتان قازانج کرد چەند زەرەر کابینەکی پێ ئینهیا منبوس پێ کرد قێزەوەن کرد لە ناوەندە جیهانیەکان و یەکەم شکستی گەورەی مەسرور بارزانی لە زیندانیانی بادینان بوو ئەوەی بارزانی شەماشتە و سەرەتایەک تەحەولە بەهەرحاڵ هاوڕێیان سەدبارەی دەکەین بە هیوام هەمومان یعنی نابێت دەبێت دادگا هەبێت و بە پێی بڕیاری دادوەر خەڵک بگیرێ ناکرێ ڕەش بگیری بێ دوو بەڕاستی کارە ساتە 11 ئافرەت دەیە یان 11 جیرایە و بەشی زۆریان بەرنەدرایە لە 11 یعنی هەر شتێکیان کە تخوا مەعقولە یعنی هەتا خەڵکی بارزان یعنی کو قبوڵ دەکەن دە 12 ژنتان بگیرێتن هە بە جددی یعنی من نەمدیتیا هیچ سیستەمەک یەک تۆز خێڵیش بچی ژن بگریت چیە وەڵایی ڕێی جیایدایە چیە شیلێ گومان دەکرێت یان
خەڵک هەیە بە خۆیان گەورەیان کردی ئێستا لێیان هەڵگەڕایەوە بە خۆیان پەروەردەیان کردی خادم و پاسەوانی خۆتان ئێبەڵاوە هیارە مەسعود بارزانی ئەوە بەوە ناکرێ بە زەبر و زەنگ و بەلێدان ئەوە بکرێ بەوە دەکرێت مڕاجعەی خۆتان بکەن کە دەرێن هەفتەی 3-4 شەو کۆبوونەوە دەکەن ئەو 3-4ەکەتان باشە وەرە خەڵک لۆلێتان بێزارە لە ناو قوڵایی لە چار دەوروبەری خۆت ئەمن برام ژنم خوشکم تێم دەگەی کوڕم لێم بێزاربی دەلالە لە شتە چی دەکات دەلال لەوەیان من خەلە لەم هەیە هاوڕێیان سوپاس بۆ ژە لە ڕاگرتان ویستم لەسەر ئەو بابەتە ئەو زانیارەتان بدەیم و بۆش بە لایڤ دەکەم دەزانم یعنی ئەوە نییە بەڵام بابێن شکایەتمان بە لایڤ لێکەن بابێن ئەوەش کۆپیڕایت لێدەن دەرن ئیمەیە وەرە تو بە کەیف خۆتێر قسەیان پێ دەڵێ دەرێ ئیمەیە کاتەچ خۆش سوپاس بۆ ژە لە ڕاگرتنتان تا خۆمان دەگرینەوە وەزەمانەوە چ قەرەزی هەر دەمێ لە شوێنێک هەڵ دەکەین بۆیە نە کەسمان سزادایە هاوڕێیان زۆر کەس بە من دەڵێ من دەرکردێک کاکە نە کەسمان دەرکردیە نە بلۆک کردیە ئەوە وەزعە هێزەکە عمری وا بووە 80 ساڵ لە پەیجێک دەترسێت تخواوە حیزبە هەر زۆر خۆشەوە هەڵەیان پێبری تخواوە حیزبە لە پەیج بترسی لە کۆمنتی خەڵک بترسی لە لایەک بترسی 50 تەلەڤیزیۆن و ئیزاعەتە بیدیا ملیار حکوومەت لە دەست بی لە پەیج و کۆمنتێک دەترسی داوە شێ حزب کاتە